لە شاری هەولێر و لە نێو ئەم ماڵەدا 5 کەس کە لە سێ برا و خوشکێک و براژنێک پێک هاتوون کاندیدی پەرلەمانی عێراقن لەسەر لیستی نیشتیمانی عاشائیری عێراقی. هەر یەکە لە بوارە چی کار دەکەین لۆیە دەمانەوێت ئەو بارانە کۆکەینەوە بە هەمانجی یەکتر و کۆمەچی یەکتر لەگەر کۆمەچ دەورە بەرمان هاوکاری یەکتر بین و لۆی دەنگمان بگەین. هەڵ دەکەم زەختێکی زۆرمان لەسەرە کە خەڵکێک هەیە مەسەڵەن قسەی دەکا توانزمان لێ دەدا مەسەڵەن کە لێ لەسەرکی عەرەبی خۆت هەڵبژاردی. بەڕاستیە من لەوانەشە هەتا ئاخر ئەوەی محاولی خۆم دەکەم کە بەردەوام ئەگەر زۆر زەختمان سەروی ناتوانم بەردەوام. شارەزایانی بواری هەڵبژاردن و دەنگدان دەڵێن ئەمە بۆ یەکەمین جارە لە عێراق و جیهانیشدا 5 کەسی یەک خانەوادە کاندیدی پەرلەمان بن. باوکی ئەم کاندیدانەش دەڵێت ئامادەم خۆشم کاندید بکەم. ئامادەم خۆشم کاندید کەم لە پێناوی ئەو کوردستان و عێراقا بۆ سەرکەوتووی ئەو منداڵانی خۆم. چیت هەیە بۆ منداڵەکانت کە 5 کەسن خۆیان کاندید کردووە؟ ئامادەم منداڵەکانم سەرکەوتوو بن زۆر ماندوو هیلاکن ڕابردوویان زۆرە دەمەوێت سەرکەوتوو بن. بۆ بانگەشە ئەم 5 کاندیدانە جیاوازن لە کاندید و لیستەکانی تر. ئەمانە هیچ وێنە و پۆستەرێکیان لە شەقام و شوێنە گشتیەکان هەڵنەواسیوە. تەنها لە ماڵەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان ڕێکلام بۆ خۆیان دەکەن و هەروەها دەشڵێن ئێمە لە نزیکەوە دەچینە ناو خەڵک. ئەو هەموو پۆستەر و فلێکسەی کاندیدەکان هەڵواسرابوون. بۆ خۆتان دەزانن ئەمەش پێداویستی دەوێت وەکو بودجەی دەوێت و سیارەی حکومی بەکار هاتبوو کە ئەوەش موکی گشتیە حکومیە نابیت بەکار بێتن. بەداخەوە بەڵام لەخوای بە زیاد بیت بۆ شەو بینیمان بارانێک لێدا و هەمووی ڕاماڵی و هێنایە خوارەوە. من هەموو خەباتی تێکۆشان سەر شەقام و کۆڵان و ماڵەکان بووە. ناو خەڵکی فەقیر و هەژار بووە وەکو سەرکردەکانی تر و بەرپرسەکانی تر لە ئۆفیسی خۆم یان نەبووە دانیشم. مرشحی هەمووی دو قسەیە دوو سۆزی یەک دووش حسابی ئەوەی بکەی سبەی ڕۆژە دەبێ حسابی قسەکان دەکرێتەوە. وەچاو دەکەویت ناڵە چاو دەکەیتەوە چێ بۆ ناکەویت. ئەو 5 کەسەی کە لەم ماڵەدا خۆیان کاندید کردووە بۆ پەرلەمانی بەغدا هەر یەکێک لەوان لە بوارێک کار دەکەن. ئەوان دەڵێن متمانەیەکی تاوە بە خۆمان هەیە و دەتوانین کورسی پەرلەمانی بەغدا بەدەست بێنین. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.